زیاتر لە نیو سەدە نووسین و گەڕان بە دوای مێژوو جوگرافیای کوردستاندا، گەڕیدەیەکی ماندوونەناس لە پێناومانەوەدا. کەریم زەند کوڕی حەماغای کوڕی ئەمین ئاغایە. ساڵی 1924 لە سلێمانی لەدایک بووە. خوێندنی ئاینی و سەرەتایی و ناوەندی تەواو کردووە و پاشان چۆتە بەغدا و خانەی مامۆستایانی تەواو کردووە. دیبلۆمی باڵای لە قاهیرە بەدەستهێناوە. زانکۆی ماینز لە ئەڵمانیا پلەی پرۆفیسۆری پێبەخشیوە. ساڵی 1940 دەستی کردووە بە نووسین و بووە تا یەکێک لە مێژوو نووسە گەورەکانی کورد. بۆ کۆکردنەوەی زانیاری ورد لەسەر مێژووی هۆز و تیرە و ڕەگەز و زمان و ڕەچەڵێکی کورد تەواوی کوردستان گەڕاوە و لە هەر جێگایەک شتێکی دەستکەوت بێت کۆی کردووەتەوە و تۆماری کردووە. لە بوارەکانی مێژوو جوگرافیادا نزیکەی 20 کتێبی نووسیوە. یەکەمین کەس بووە کە ئینجیلی پیرۆزی بۆ سەر زمانی کوردی وەرگێڕاوە. لە گرنگترین کتێبەکانی کتێبی تۆماری تەمەنە کە لە 5 بەرگ پێکاتوە و باز لە پێگەی جوگرافی و شێوەی ئاخاوتنی ئەو گەلانە دەکات کە لەسەر خاکی کوردستان ژیاون. کەریم زەند لە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد بەشدار بووە. هەر لەو سەردەمەدا مامۆستای زمانی کوردی بووە. لە دوای ڕووخانیشی ڕووی کردووە تا یەکێتی سۆڤێت، ئەمە بێجگە لە بەشداریشی لە شۆڕشەکەی شێخ مەحموود. لەبەر هەڵوێست و بەشداری سیاسی دەستگیر کراوە و لە خواروی عێراق زیندانی کراوە. لەگەڵ کۆمەڵەی برایەتی و هیوا و ئازادی و ژێکاف و کاژیک و دوجاریش لەگەڵ پارتی دیموکرات بەشداری و کار و چالاکی سیاسی هەبووە. بووە تا ئەندامی دەستەی نووسەرانی کورد. بۆ ماوەی 15 ساڵیش سەرپەرشتیاری نەهێشتنی نەخوێندەواری کردووە. بەشێکی زۆری گەشتەکانی بۆ کۆکردنەوەی مێژوو و زانیاری لەبارەی گەلەکەیەوە بەپێ کردووە و هەرگیز ماندوو نەبووە لە نووسینەوەی مێژووی کورد و ئەو ئامانجەی کە بۆی تێکۆشاوە. لە دوای زیاتر لە نیو سەدا لە نووسین و هەوڵ و ماندوونەبوون لە پێناو نووسینەوە و پاراستنی مێژووی گەلەکەی کەریم زەند لە تەمەنی 93 ساڵیدا و ڕۆژی 10 تشرینی یەکەمی 2017 کۆچی دوایی کردو لە دوای خۆی بەشێکی گەورە و گرنگی لە مێژووی کورد بە پارێزراوی هێشتەوە.